مسئله پیکرسازی تا شاید سالهای سال صدها سال ممنوع بوده و فعالیتی لو زمینه انجام نوک بل لو ایم حسما هل کردستان هل کرماشانه ولی بعضی جگه خود هورامانه ایمه پیکرسازی من هست به شکل نقش برجسته کلا که حال درون من او برحال او آوات او حزا او هموشت کردی که یک ملت هستی همو بوارکه ایمه اضافه من کرده با هنر اروپایی یعنی به جوری من اتانم بیشم پیکرکان ایمه ایتر کاملا اروپایی نیه هرچند مبنای تکنیکی که این غربه و این اروپاست ئەمەی کە ئێمە ئەدعا بکەین مثلا شتێک بنای پێکەرسازی کوردیمان هەیە یا نەقاشی کوردیمان هەیە ئەدعایەکی زۆر عەجیب و غەریب بوو یا مثلا دوور لە منتەق نییە بۆ مەگەم ئێمە ناڵێنە موسیقی کوردیمان هەیە تایبەتمەندی هەیە موسیقی کوردی ئەوەیە و ئەمە وەزعیەتە ئەو شتە بە وجود دێنێ مەسەڵەن موسیقی گەرمیان کابرا لە دەشتێکە دانیشتە بۆ خۆی گۆرانی ئەڵێ لەگەڵ موسیقی هەورامان لە جێگەیەکی شاخاویە دانیشتۆ شتێک ئەڵێ لە جۆغرافیا کە فەرهەنگەکەی دروستەکە تەواوی ئەوانە تەئسیر دانێتە سەرەوەی کە دە موسیقی لە گەرمیانە فەرقی بێ لەگەڵ موسیقی لە هەورامانە دێ بۆ پێکەرسازی ئەشان شتێکی عەجیب نییە ئێمە ئەگەر بڵین ڕۆژێک دێت یا ممکنە ئیسە لەو ڕۆژا بین ئەسڵان کە ئەگەر تماشای هونەری مجەسمەسازی بکەی بڵێ مجەسمەسازی کوردستان ئەو تایبەتمەندیانەی هەیە بین ئەم سوالە لە دانێ فەرانسەوی بکەین بێژین تایبەتمەندی پیکەرسازی تۆ چەس و فەرقی تەک ئاڵمان و ئیسپانیا و هۆلەندا چییە بەڕاستی شتێک ئەوێ نیت ئەو ناوینە وەلی ئێمە بە نەزەرەوە بێ بووینیە بە دەلیلی زۆر یەک پارچە و یەک دەس و وەزیەتێکی هینە ئیتر گلوباڵ بووەتەوە ئەسڵان حوزەکە کامڵەن فەردیە وەلی لێرە حوزەی ئیجتیماعی تایبەت بۆڵدە لە کوردستان دقیقاً تۆ لە کوردستان لەگەڵ وەزعیەتێکی ئیجتیماعی مواجهی لەگەڵ باوەڕێکی فکری فەرهەنگی مواجهی کە ئەسڵان تایبەتمەندی بەخۆی هەیە تۆ لێرە وەزعیەتەکەت زۆر متفاوتە لەگەڵ شوێنێک وەکو ئوروپا دروستە ئەڵێ ئەوە لە ئوروپاەوە لێرەش ئەو مۆبایلی هەیە تۆش مۆبایلت هەیە ممکنە نیازەکان وەکو یەک بێ لە زۆر لە حازۆ بەڵام لە باوەڕە فکریەکانە زۆر جیاوازە پس حوزەی فەردی هۆنەر وا کە لە ئوروپا فعالە لە کوردستانە تابعی وەزعیەتی جەمعیە ئەو تابعیەتەی فۆرمەتهای جەمعی دروست ئەکات تۆ لە جێگەی وەکو ئوروپا دروستە ئێمە وەکو ڕەفرەنسهایەکی تەسویری متالعەیەکی نەزەری تماشایك کە ئەسەری ئوروپایی ئەکەین کارەکانیان ئەبینین هونەری مەسر ئەبینین هونەری چین ئەبینین تاوای ئەوانە خەریکن تماشاکەین بەحسێکی تکنیکال بەڵێ تۆ تماشاکەی متالعاتی ئاناتۆمی چ شکلی لە دەورەی ڕەنەسانسا مەسەڵەن بووە فقط لە بوعدی تکنیکاڵۆیە بەڵام لە بوعدی ناوەرۆکی مەسئلە دەرگیری هایەکە کە تۆ وەکو کوردێک هەتە لە ژیانە مراجعی پێەکەی فقط لە تکنیک و لە فۆرمێک ئستفادەکەی کە مناسبی دەغدغەکانت بێ بەو شێواز متالعاتیە کە بووتە ئەڵبەتە ئەوەی ئێمە هەوڵی بۆ دەین لەناو کۆمەڵگابوونە هەست کە خۆمان تێکۆشین کە تواشاکردنێکی تیژمان لە بوون لە ناو کۆمەڵگا هەبێ یعنی تایبەتمەندیگەری کە مرۆڤی کورد هەیەی ئەوانە بینە هەستین جوان کارێکم کرد بوو لەم بینە ئەوە پیا و دانیشت بوو چەند کەس هاتن هەروتیان وەڵایی هەر فەقەت کورد ئاوا دانیشێ یعنی ئەمە تایبەتی ئەو مرۆڤەیە کە لەم جۆرافیا ژیانی کردووە و بە هەموو تایبەتمەندیەکانی خۆیەوە داهاتوو ئەتوانێت وەختێک ئاوەڕ باتەوە زەما ئەم سەردەمە تماشاکە دانە ئەوانە جیاکاتەوە تەطبیقی با لەگەڵ وەزیەتە ئیجتیماعی کوردیەکە و بڵێ هونەری کوردی پێکەرسازی لەو عەسرە بەم شێوازە بوو. قسەی کۆتایی ڤار دەیکات.